ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامی لێکدان و هەڵوێست چەند بابەتێکمان ئامادەیە بۆی ئازیزیە خوێنمەوە. بابەتیەکەمان بەناونیشانی وەهمی ئازادی ڕادێربڕین. ئەحمەد فاتح محەممەد ئەم بابەتی ئامادە کردەوە بەم شێوازە دەست پێ دەکات. بۆچی سۆشیال میدیا مایکرۆفۆن دەداتە هەمووان بەڵام گوێ لە کەس ناگرێت؟ ئەمە پرسیارێکی سادەیە بەڵام جێگەی هەڵوەستەکردن و تێڕامانە. لە یەکێک لە گەورەترین و سەرکوتوترین درۆکانی سەردەمی نیۆلیبرالیزم و بریتیە لەوەی کە میدیا گۆڕاوە بۆتە میدیای مۆدێرن. گوایە تۆڕە کۆمەڵایەتیەکان ترۆپی ئازادی ڕادەربڕین بۆ مرۆڤایەتی فراهەم دەکەن و دیموکراسیان گەیاندوێتە لووتکە. لە ڕواڵەتدا و بە پێوەرە سەرەتاییەکان وا دیارەکە بۆ هەر تاکێک ئێستا سەردەمی زێڕینی ئازادیە. ئیتی لە هەر گۆشەیەکی ئەم جیهانە بێت تاکێک دەبینیت کە مایکرۆفۆنێکی زیرەکی بەدەستەوە و دەتوانێت بەبێ سانسۆری پێشوەختە قسە بۆ تەواوی جیهان بکات. بەڵام کاتێک بە وردی شیکار بۆ ئەم دیاردەیە دەکەین تێدەگەین کامە گەورەترین وەهم و جۆرێکی نوێ و مەترسیدارترە لە کۆتوبەندکردنی عەقڵی مرۆڤ. لەم سەردەمەدا فۆرم و میکانیزمی کۆنتڕۆڵکردن و سانسۆر بە تەواوی گۆڕاوە. ئەگەر لە ڕابردوودا دەسەڵاتە دیکتاتۆری و تۆتالیزمەکان حقیقەتیان دەشاردەوە و دەمی خەڵکیاندا دەخست و ڕێگریان لە بڵاوبوونەوەی زانیاری دەکرد. سانسۆر لەو سەردەمەدا بریتی بوو لە بێدەنگکردن، بەڵام ئەمڕۆ دەسەڵات سەرمایەداری و تەکنۆلۆژیای پێویستیان بۆ بێدانکردنی کەس نییە، بەڵکو ئێستا سانسۆر لە ڕێگەی ژاوەژا و قەرەباڵەخیەکی بێسنوورەوە دەکرێت. سۆشیال میدیا ئازادیەکی ڕەها دروست دەکات کە قسە بکەیت و هاوار بکەیت، بەڵام قسەکەی تۆ لە ناو زەریایەک لە ملوێنان پۆستی بێمانە و ڤیدیۆی کورت و وێنەی ڕووکەش و درۆی ڕۆژانەدا نوقم دەبێت. لەم سیستەمە پڕ فەوزا و دروستکراوەدا ڕێگریت لێ ناکرێت حەقیقەت بڵیت، بەڵام حەقیقەتەکەت هێندە بچووک دەکرێتەوە لە پاڵ هەواڵی جیابوونەوەی ئەکتەرێک یان سەمایەکی تیکتۆکدا تەواو بەهاکەی خۆی لەدەست دەدات و کەس گوێشی لێ ناگرێت. لەلایەکی دیکەوە ئەم ئازادیەی سۆشیال میدیا بانگەشەی بۆ دەکات بێبەرامبەر نییە، بەڵکو مەرجی زۆر قورسی بۆ داناوە. ئەگەر بتەوێت لەم ژاوەژاوەدا دەنگت بگاتە خەڵک دەبێت بچیتە ناو یاریەکەوە کە سیستەمەکە نەخشەی بۆ کێشاوە. دەبێت قسەکانت کورت و ڕووکەشانە بن و سۆزی خەڵک بجۆڵێنێت نەوەکو عەقڵیان. دەبێت پشێوی دروست بکرێت و وشەی سەرنجڕاکێش و هەڵخەڵەتێنەر بەکاربهێنیت. هەزی ڕەخنەیی شیکاری قۆڵ بۆ کێشەچینایەتیەکان و قسەکردن لەسەر قەیرانە ڕیشەیەکانی مرۆڤایەتی لەناو توییتێکی چەنووشەدا یان ڤیدۆیەکی پازە چرکەییدا جێگایان نابێتەوە. بەم شێوەیە سیستەمەکە ناچارت دەکات بۆ ئەوەی لەناو شاشەکاندا بوونت هەبێت و هەست بە پەراوێز خستن نەکەیت. دەبێت خۆت ئاستی بیرکردنەوە زمانت دابەزێنیت و ببیت بە بەشێک لە ئامێری بەرهەمهێنانی ئەم سەردەمە تازەیە. ئەم وەهمی ئازادیە لە پاراستنی سیستەمە باڵادەستەکاندا ڕۆڵێکی دیاریکراوی هەیە. ئەویش خەڵیکردنەوەی تووڕەیی جەماوەرە. خەڵک لەسەر شاشەکانیان تووڕە دەبن و کۆمنت دەنووسن و هاشتاگ دروست دەکەن. وا هەز دەکەن شۆڕشیان کردو و ئەرکی ئەخلاقی خۆیان بەجێگەیاندووە. ئەمە جۆرێکە لە سەرکردنی هەست و نەستی دیجیتاڵی کۆمەڵگا. ئیدی خەڵک بە شاشەکانەوە خاڵی دەبنەوە و کاتێکیش دەچنە سەر شەقام هیچ هێزێکی ڕاستەقینەیان بۆ گۆڕانکاری نەماوە. لە سۆشیال میدیای دیان لە سۆشیال میدیادا مایکرۆفۆنی داوەتە هەمووان، نەوەکو بۆەوەی کە گوێشیان لێ بگرێت یان کۆمەڵگە بەرەو پێش ببات، بەڵکو تەنیا بۆەوەی کە بە قسەکردنێکی بێبەها سەرقاڵ بکرێن و کاتەکانمان بدەزرێت و لە کۆتاییشدا داتاکانمان وەکو کاڵا بە کۆمپانیەکانی ڕیکلام و وەبەرهێنان بفرۆشرێتەوە. ڕێکەوتنی مەکە نووسینی عەبدوڵڵا مەحموود. ئەم هەفتەیە هەر یەک لە عەرەبستانی سعودیە، تورکیا و پاکستان ڕێکەوتنامەیەکی بەرگریا و بەشیان واژۆ کرد. بەپێ ڕێکەوتنامەکە ئەگەر هەر یەکێک لەم دەوڵەتانە ڕوبەڕووی هێرش و پەلاماردان ببێتەوە بەمانەی هێرشە بۆ سەر هەر سێ وڵاتەکە. ئەو هەوپەیمانێتیە سێقۆڵیە وەک ئەوەی کە ڕێکەوتنامەیەکی بەرگری و زۆرێکیش وەکو هاوشێوەی هاوپەیمانێتی ناتۆ لە ناوچەکە، بەڵام بۆ وڵاتانی ئیسلامی سوننە ئاماژەی پێدەکەن. ئەم ڕێکەوتنامەیان ئەم هاوپەیمانیە یەکێک لەو ئاکامەی کە دەرهاوێشتەکانی گورزی 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 و جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێرانە.
لە چوارچەوەی ئارایشی تازای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەدا. جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران دۆخی تەواوی ناوچەکەی بەرەو ئاڵوگۆڕی بەرجەستە بردووە. یەکێک لە بەرجەستەترین ئەو ئاڵوگۆڕانە تێکچوونی دۆخی ئاسایی وڵاتانی ناوچەکە و کەنداو بوو. کەنداو کە جێگایەکی ئارام و خاوەنی ئاسایش بۆ سەرمایە و سەرمایەگوزاری بوو، لەگەڵ بەرینکردنەوەی جەنگ لەلایەن ئێرانەوە بەمبەستی چەمبەرەکردنەوە جەنگ دژی ئەمریکا و بەژەوەندیەکانی و هەراسانکردنی گۆڕدرا بە گۆڕەپانێکی نائەمن و لەوەش زیاتر کاریگەری خستە سەر بازاڕی بزە و نەوت و ئاوری ئەم ناوچەیە و جیهان. ئەمریکا کە خاوەنی ڕێکەوتنامەی تایبەت لەگەڵ هەر کام لەم وڵاتانەی کەندا و لە بەرامبەردا خەریکی داوەشێنیان بوو، پارێزگاری لە ئاسایشە وڵاتانی بە یەکێک لە ئەرکەکانی خۆی دەزانی. بەڵام لەم جەنگەدا دەرکەوت بوونی هێزەکانی ئەمریکا تیایاندا لە جێگای ئەوەی لە حاڵەتی جەنگ و مەترسیەکانی بۆ سەریان ڕۆڵ و نەخشی خۆی بگێڕێت و پاراستنیان وەکو پێویست لە عودە بگرێت، بەکردەوە بۆ هۆکارێک بۆ نائارامی و سەرچاوەیەکی مەترسی بۆ سەریان، بە تایبەتی کە پشتیوانی بێسنووری ئەمریکا لە ئیسرائیل و کردەوەکانی تەواوی ناوچەکە و وڵاتانی خستبووە بەردەم هێژبوون و هەڕەشەی واقعی و نزیک مەودا و درێژ مەودا. جا لەوانە بانگەشەی ئەمریکا سەبارەت بە توانایەکانی بۆ بەرگری لە وڵاتانە لەو ئاستەدا نەبوو کە ڕێگری تەواو لە موشک و شەپۆ لە دەرونیەکانی ئێران بکات. ئەو واقعەتە هەر زوو و بڵێن بەشی زۆری بەرپرسانی وڵاتانی کەندا و لەو مەترسیە بێدار کردەوە و ناچاری کردن بە دوای ڕێوشوێنێکی تردا بەگەڕێن بۆ بەرگری لە خۆیان و بەرژەوەندیەکانیشیان. هەرکەم لەم وڵاتانی بەشداربوو لەو هاوپەیمانێتیەدا ئاماژە بۆ دەکەن کە ڕێکەوتنامەکەیان بەرگریە و دژی هیچ وڵات و دەوڵەتێک نییە. بەڵام لە دنیای واقعدا و لە جێرگەی ململانێ و جەنگێک کە سایەی خۆی بەسەر تەواوی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوڕازدا کێشا و بۆتە هۆی سەرپێخستنی ڕیزبەندی نوێ، ناتوانرێت تەنها وەکو ڕێکەوتنامەیەکی سادە و بێمەترسی لێک بدرێتەوە. هاوپەیمانەتی سێ وڵات کە توانای ئابووری و سەربازی و جیۆسیاسی و تەنانەت ئەتۆمی کۆیان دەکاتەوە بە ناسنامەیەکی مەزهەبی هاوبەشەوە لە دڵی هەلومەرجێکی ئاڵۆسکاو و ناسەقامگیری ئێستاش ناکرێت وەکو ڕێکەوتنامەیەکی سادە و ئاسایی تەماشا بکرێت. لەوەش زیاتر پێشبینی دەکرێت وڵاتانی تر پێوەی پەیوەست بن یان هاوپەیمانێتی تر پێک بێنن. ئەم حاڵەتە لە پێگرتنی هاوپەیمانەتی سەربازی و بەرگری و ئاسایشی نوێ و تازە ناوچەکە دەکاتە مەیدانی چەندین جەمسەری گەورە و بچووک لە پاڵ بلۆکە یان بلۆک بەندیە ناوچەی و جیهانیەکاندا. ئەوەش هێندەی ڕێگایەکەکە بۆ بەرگری لە خۆکردن و پاراستنی ئاسایش دەتوانرێت مەترسی جەنگی فراوانتری واوەتر لە دەوڵەتی بەدوای خۆیدا بهێنێت. واتە جەنگی جەمسەر و هاوپەیمانەتیەکان جێگای جەنگی وڵاتان بگرێتەوە. بێگومان ئەو هاوپەیمانێتیە کە ڕەتکردنەوە و دەرهاوێشتەی جەنگ و مۆری ناتوانایی ئەمریکای پێوەیە لە پاراستنی دەوڵەتەکانی ناوچەکە بە زیانی ئەمریکا و لەوانەشە بە چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە تاوا بێت. ئەوە ژوا دەکات ئەو وڵاتانە و وڵاتانی تری ناوچەکە بە ناچاری ڕێوشوێنی بەرگری و پاراستنی ئاسایشی خۆیان بگرنە بەر و توانایە سەربازیەکانیان فراوانتر و بەهێزتر بکەن. و لە پاڵ هەر هاوپەیمانێتێکی پێشوویشیاندا کەڵێک لە هاوپەیمانێتی ناوچەیی تازە وەربگرن. دەوڵەتی ئیسرائیل یەکێک لە وڵاتانەیە کە نیگەرانی ئەم ڕێکەوتنە و هەر هاوپەیمانێتیەکە کە لە ناوچەکەدا پێک بێت، چونکە باڵانسی هێز دەگۆڕێت و پێگەی ئیسرائیل دەشڵەقێنێ و لاوازی دەکات. ئێران وەکو جەمسەرێکی ناوچەیی لە مەودای نزیکدا ئەم ڕێکەوتنە بە سوودی خۆی و تەنانەت سەرکەوتنێک تەماشا دەکات، بە تایبەت ئەگەر ئەو هاوپەیمانێتی و ئەو ویستەی ئێران کە چونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە ڕووبدات، چونکە دەرەوەی ئەمریکا لە ناوچەکە بە زیانی دەوڵەتی ئیسرائیل و بە سوودی ئێران تاو دەبێت. نابێ ئەوەش لە یاد بکەین کە ئەگەر ئێران لەم جەنگەدا سەرکەوتوو بێتە دەرەوە، بەهێزتر لە پێش جەنگ دەردەکەوێت و لە ناوچەکەدا بێکەی خۆی قایم دەکاتەوە تا ئەو جێگەی بەوە دەگەڕێت کە ئایا ئەم هاوپەیمانێتیە دەتوانێت لە دنیای واقعدا پیادە بکرێت، دەتواندرێت لە حاڵەتی هێرش بۆ سەر یەکێک لە وڵاتانە هەر سێ وڵات هاواهەنگی بکەن و بەرگری لە بەرژەوەندی هاوبەشی یەکتر بکەن. ئەوە مەسەلەیەکی تایبەت و دەشێ جێگای مشتومەڕ بێت. ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجیا لە دەوڵەتەکان چەندین بکەری نادەوڵەتی بەهێز تێیداکاران لە هەندێک شوێن هەژمونیان لە خودی دەوڵەت زیاترە تا ڕادەیەکی زۆر چارەنووسی ئەو دەوڵەتانیان بە دەستەوەی یان دەوڵەتی نافەرمی بەهێزن لە دەوڵەتە ڕسمیەکەدا. هێرشی حوسیەکان یان حیزب الله و حەماس و گروپە چەکدارەکانی عێراق
بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و لە وڵاتەدا بڵین چۆن دەکرێت مامەڵی لەگەڵ بکرێت ئایا هێرش بۆ سەر سعودیا لەلایەن حوسیەکان یان گروپەکانی عێراقەوە دەتوانرێت ببێتە هۆکارێک بۆ وەڵامدانەوەی هەرسێ وڵات بۆ سەر گروپەکان ئایا هێرش بۆ سەر ئەو گروپە چەکدارانە کە ڕاستە خۆخۆیان بە بەشێک لە هێزی بەرگری مەقاومەت دەزانن کە دەوڵەت و جەمسەرێکی وەکو ئێران پشتیوانیشیان دەکات یان لە عێراقدا نوێنەرایەتی سیاسی دەکرێن و بەشیان لە حکوومەت و پەرلەماندا هەیە نابێتە هۆی هەڵگیرساندنی جەنگی ناوچەی ئەوانە پرسیارگەلێکی واقعین کە لە داهاتوودا دەکرێت وەڵام بدرێنەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێز هیوادارم بەبتەکان جێگەی ڕەزامەندیەوە بێ سپاس کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان نەبوون کات و ساتێکی باش بە هەموو لایەکتان.